ڕووسا ئەوەی بۆ جێڕامەوە ئەو ئافرەتەی کە گریاوە ناوی نەوالخانە، تەمەنی 54 ساڵە، فەرمانبەر بۆ لە شاری سلێمانی. هاوسەرەکەی لەگەڵ باوکی مندا بەیەکەوە هاوڕێ بوون لە سلێمانی و هەردووکیان مامۆستای زمانی ئینگلیزی بوون. کاتێک باوکی من دامەزرا لەو ڕێکخراوە بە هۆکاری برادەرایەتی هاوسەری ئەمی دامەزران کە چوون بۆ ئەمریکا بەیەکەوە چوین. هەر بە هەمان گرێبەستی کار هاتن بۆ ئیسرائیل. ئێمە ماوەی چەندین ساڵە لە ئیسرائیلین، تا ئێستاش نەمانتوانیوە لەگەڵ ئەم کۆمەڵگایەدا تێکەڵ بین. هەرچەندە من مەسیحیم، بەڵام هیچ لەبارەی ئاینەکەی خۆمەوە نازانم. نەوالخانیش ماوەی 2 ساڵە دێتە ژوورەکەی ئێوە لە پاڵتۆک. دڵی زۆر ئەکرێتەوە بە ژوورەکەتان. منیش تەنها خاوەنی یەک برام و لەگەڵ ئەم خێزانەدا تێکەڵ بووین. هەرگیز لەمان گیان نەبوومەتەوە بە هۆکاری کچەکانی کە هاوڕێ من، بە تایبەتی کچە گەورەکەی کە هاوتەمەنین. ئەوەی کاو ڕۆژە قسەی پێوتی، کچی بچووکیانە و دایکی زۆر خۆشەوێ. هەر کاتێک دایکی بگری ئیتر پەست ئەبێ. ئەو بوو باسی ئیسلامەتیت کرد، دایکی دەستی کرد بە گریان. ئەویش لەداخە قسەی پێوتی. ئەو ڕۆژەشی کە لە ژووری کاک دەروون و کاک شێخ قسەتە کرد، باسی پێغەمبەرت کرد لە سەرەتاوە ئەگریا و نەی ئەهێشت لای بەرین. کچەکەی بە ناوی گوڵی سوور هات بۆ سەرخەت لە داخی دایکی قسەی بە تۆ و ئیسلام ئەوت، بەڵام ئێمە نەمانزانی، بەس ئەو لە داخی دایکی وایە کرد. زۆر ناڕەحەتە بێ بەوەی دایکی فرمێسک لە چاوی بێتە خوار. منیش کەوتم مۆسادی ئیسرائیلیە تەنها بۆ ترسی تۆ بوو. کاک ماکوان، هیوادارم بەڕازگۆیی لێم وەربگری. بەردەوام بوو لە قسەکانی. وتی کاک ماکوان، کۆمەڵگەی یەهودی چەند بەشێکە، ئێمە لێرە زۆر بێزارین. بە ئێمە ئەوترێت ئەشکەناس، واتە ئەو کەسانەی یەهودی هاوردن بۆ ئیسرائیل، یان یەهودی وڵاتی ڕۆژهەڵاتن، شەرقن یاخود ئەفریقا. لێرەدا قسەکەم بە ڕووسا بڕی و داوای مایکم کرد. وتم باشە، تۆ کە مەسیحیت، ئەوانیش خانەوادەی موسڵمانن یان مەسیحین، تکایە بەنووسین وەڵامم بدەرەوە. نووسینە ئەوان موسڵمانن. وتم ئاخر من لەم لوغزت تێناگەم، چۆن مەسیحی و موسڵمان لە تەل ئەبیب جێگایان ئەبێتەوە. فەرموو تێم بگێنە، بۆ تۆ ئازادە. وتی کاک ماکوانوانیە لە ناو تەل ئەبیب بە سەدان بە ناو موسڵمان و مەسیحی تێدایە، هەموو لە ڕێکخراوەکانی ئیسرائیلی کارەکەن بۆ خزمەتی ئیسرائیل. بۆ نمونە ڕێکخراوی لیۆن و مۆساد و شەباک و هتت، ئەمانە تەنها بۆ پارە کارەکەن، تەنها پارەیان دەست بکەوێ. ئیسرائیل وەک عنسوور بۆ کاری خۆی بەکاریان ئەهێنێتەوە. لەو کاتەدا من بۆم نووسی کەواتە باوکی تۆ و هاوسەری نوالخان جاسووسی بۆ ئیسرائیلەکەن. نووسینەکەی منی خوێندەوە، بەڵام وتی دوایی وەڵامت ئەدەمەوە. بەردەوام بوو لە قسەکانی، وتی پەلەمەکە، ئەویشت بۆ باسەکەم، بەڵام من ئێستا لە ماڵی نەوالخانم، ئەوێت قسەت لەگەڵ بکە. نووسیم لە خزمەتیام، خۆشحاڵە بم. نەوالخان مایکی گرت و وتی ماکوان کوڕی خۆم، چۆنی باشی؟ خوا عمرت درێژ بکە. ماکوان گیان، پرسیارێکم لێت هەیە. من خۆم نوێژەکەم، ئایا نوێژەکانم قبوڵە لە ئیسرائیل؟ لێرە هیچ کەس ناناسم بچم بۆ لایەن. ئەم جوولەکانە زۆر خراپن، زۆر دڵتەنگم. من چی بکەم باشە؟ قسە و باس و خۆشەویستی خۆی زۆر دەربڕی و باسی ئەوەی کرد کە ڕۆژانە گوێ لە ئێمە ئەگرێ لە ژوورەکەدا، گوێ لە مەلا عومەر چنگیانی ئەگرێ لە زاگرۆس. دیارە ئەو کاتە بەرنامەی دەست پێ کردبوو لە تەلەڤیزیۆن. ویستم وەڵام بدەمەوە، داوای مایکیان لێ بکەم، کەچی ڕووساوتی ببوورە ئەبێت بڕۆین، چونکە کاک شەماڵ هاتەوە، باگوێی لە قسەکان نەبێ، ئێمە ئەڕۆین کاتێکی شەر. ئەوەندەی تر بێزار بوو. ئاخۆ بەم کاتە ئەم پیاوە بۆ خۆی کردووە بەم ماڵەدا. چاوەڕێ بووم، هیچ دەسەڵاتێکم نەبوو. بە ناوی باهۆز چوونە دەرەوە، 1.5 سەعاتی پێنەچوو ڕووسا بە ناوی خۆیەوە هاتەوە سەرخەت.
داوای لێبوردنی کرد. بۆم نووسی ئاساییە ڕووسە، بەڵام تۆ چۆن هیچ لە دینەکەی خۆی نازانیت و ئەڵێیت من مەسیحیم لە کاتێکدا ئافرەتێکی ڕۆشنبیری؟ تۆش بڕوات بەسیانە هەیە؟ واتە خوا و مەریەم و عیسای کوڕی مەریەم ئەم سیانە بەخوا زانیت؟ نووسی ماکوان من هیچ لە دینەکەم نازانم، هەندێک شتی سەرەتایی نەبێ. نووسیم ئەم جارە مەنووسە ماکوان، کاکی پێوەکە خۆماکوان لە تۆ نەبووە. زیاتر مەبەستم بوو کە ئەدەب لە نێواندا هەبێت و بە چاوێکی قورسەوە تەماشای هاوڕێتیەکە بکات و اینجا مەسیحیشە نەئەبوو بە بچووکی من بانگ بکات، چونکە وەڵامم نەئەدایەوە، بۆیە بۆم نووسی بە کاک ماکوان بانگ بکە. نووسی ببوورە کاک مامۆستا ماکوان. ئیمۆجی شەرمەزاریەکی دانابوو بۆم. وتم کاک بەسە مامۆستاکەم ناوێ. نووسی ماکوان با قسە بکەین. نووسیم کوا کاکەکە ئێستا ئامۆژگاریم نەکردی؟ نووسی ببوورە. ئەو بانگی کردم بۆ ژوورێک و مایک بەدەستی ئەوە بوو. وتی کاک ماکوان بەو خوایە لە تاو بێکەسی و لە ژیانێکی زۆر بێمانادا ئەسوڕێمەوە، لەبەر خاتری دایکم نەبێ ئەم وڵاتەم بەجێ ئەهێشت. نووسیم دایکت چیەتی؟ وتی شووی کردووە بە پیاوێکی عەرەبی جوولەکەی میسری لێرەن بەیەکەوە. نووسیم ئەی چۆن شتی وا ئەبێت؟ وتی لە داخی باوکم خیانەتی لێ کردووە. نووسیم ئەی تۆ لەگەڵ کامیان ئەژی؟ وتی هیچیان، من بۆ خۆم ماڵم هەیە، لە هەردووکیان جیام، باوکم ئافرەتێکی ڕووسی هێناوە بەیەکەوە ئەژین. نووسیم جوولەکە؟ چونکە جوولەکە شوو ناکەن، نە بە موسڵمان و نە بە مەسیحی. وتی نا، بڕوا ناکەم دینی هەبێ. نووسیم ئەی تۆ بەرنامە چییە بۆ ژیان؟ بە پێکەنینەوە وتی نازانم. ئەی تۆ بەتەمانیت بمهێنیت؟ نووسیم نا، بەتەمای من نەبیت، چونکە من خێزانی خۆم خۆشەوێ. هەستم کرد ئاچینە بابی لەغ و قسەی بێمانە، بۆ ئەوەی ڕێگای پێنەدەم بۆ هەندێک قسە و باس. ئەوەشم پێوت ئەو ڕۆژە کە ئەو قسەیەت کردووە وتت بمهێنا موسڵمانە بم، هەر قسەیەکی سەرزارەکی بوو. هیچمان ئەوەندە لە خصوصیاتی یەکتریمان نەزانیوە. من تۆ ناهێنم لە ئیسرائیل، بەڵام بە دڵنیاییەوە ئەتوانم برایەکی مرۆڤی تۆ بم، وەک هاو نیشتیمانیەک هاوکارت بم، یاخود هاوڕێکی باش بین بەیەکەوە لەسەر بنەمای ڕازگۆیی هەموو خزمەتێکت پێشکەش بکەم. خەریکی خوێندنەوەی نووسینەکەی من بوو، بەڵام دەستی کرد بە گریان وتی ئەی تۆ وعدت نەداوە من بهێنیت؟ وتم نەوەڵڵا، من بەس وعدم نەداوە. اینجا هەنسکی قوڵی هەڵکێشاوتی باشە شەوشەت، منیش بۆم نووسی خوا هیدایەتت بدە. کات شەڕی نێوان فەڵەستین و ئیسرائیلە ساڵی 2008. هەموو بێزارین، ڕۆژانە بە سەدان خەڵکی فەڵەستینی شەهید ئەبن بەدەستی هێزەکانی ئیسرائیلی خوێنڕێژ. کاک ئارام ئەحمەد خاوەن ژووری ئۆپۆزیسیۆن لە پاڵتۆک کۆڕێکی سازدا بۆ مامۆستاکرێکار لەسەر درڕندەی ئیسرائیل و کارە قێزەونەکانی ئیسرائیل. ژوور جمەی ئەهات لە خەڵک، هەموو چاوەڕێی مامۆستاکرێکارمانە کرد دەست بکە بە کۆڕەکەی. بەڵێ، کۆڕ دەستی پێکرد. کۆڕێکی سەرکەوتوو بوو. منیش لە ژوور بووم. لەپڕ بە ناوی گوڵی سوور پەیوەندیم پێوەکرا. دوای سڵاوتی کاک ماکوان، من نەوالم، ئەمەوێت قسەت لەگەڵ بکەم. حاڵەتەکە ئەوەندە قورس بوو، ئەوەی ناوی ئیسرائیل بوو ڕقم لێی بوو. چ جای ئەوەی کەسێک لە ئیسرائیلەوە پەیوەندیم پێوە بکە. ئەو شەوە لە ماڵی ئێمە پیاوێکی بەڕێز میوانم بوو، هەر زۆر یەکێتی بوو، لەوانە بوو کە ئەڵێن خوێنەکەی سەوزە. وەڵام داوتم ببوورە کاتم نییە میوانم هەیە. بەڕاستیش حەزم بە کۆڕەکەی مامۆستاکرێکار بوو، ئەو پیاوەش میوانم بوو، دانیشت بووین، دوو قۆڵی جێمان لە مامۆستا گرت بوو. حەزم ناکرد لە هەندێک تایبەتی من بزانێ، بەڵام کەس نازانێت چۆن خوای گەورە پلاندا ئەڕێژێ بۆ هیدایەتی کەسێک. دوو جار منیان بان کردە ژوورێک، من هەر هاتمە دەرەوە.
هەرچەندە ئەمە لەناو پاڵتاکدا جوان نییە بێپرس بانگت بکەن یان بانگیان کردی لە ژوور خێرا دەرچی. من دەرچووم گوێم نەدایە، بەڵام بۆ جاری سێم هەر بانگ کرامەوە. دیار بوو ئەوە چەندەمین جار منی بانگ کرد. هەر ئەو سێ جارە من دەستم بە دەعوەتەکەی دانا. کۆتا جار چووم مایکی نەگرت، منیش نووسیم لە ژوورەکەدا دەنگت نییە. دوایی یەکسەر مایکی گرت، یەکێک لە کچەکان بوو، وتی دایکە قسە بکە ئێستا گوێی لێتە. دەستی کرد بە قسە، وتی ماکوان باشی. ئەو ڕۆژە شەماڵ هاتەوە وەڵامی پرسیارەکانت نەدامەوە باوکی من. ئاڵتونیشم هەیە زەکاتەکەی چەندە، باسی کرد کە چەند مسقال زەکاتی لێ ئەکەوێ، هەندێک قسە و باسی تر. وتی ئەوە بۆ دالیات عاجز کردووە. لەوێدا بۆم ئاشکرا بوو کە ڕووسا ناوی دالیایە، بەردەوام بوو لەوتەکانی. وتی ماکوان ئەو کچە گوناهە، هیوادارم ئاشتی بکەیتەوە، من وەک دایکی خۆت ئەو قسەت بۆکەم. اینجا من داغ لە دڵم بەرامبەر بە جوولەکە، بەرامبەر بەوەشی مناسەرەیەکە. کاک حەسەنیش لە تەنیشتنەوەیە، هیچ نازانێ. مۆڵەتم لێ خواست وتم ببوورە هەندێک قسە و بازەکەم لەگەڵ ئەم ئافرەتەدا، بەڵام ئەوەندە تووڕم لە ناخی خۆمدا خەریک بوو بە کاک حەسەنی بڕێژم، بەڵام میوان بوو. بەس ئەزانم کە دەستم کرد بە قسە زۆر تووڕابم کە ئەو مایکی ئازاد کرد. اینجا من مایکم گرت. وتم نەوال خان، تۆ پێت وایە نوێژەکەیت ئیتر خۆت بە موسڵمان ئەزانیت؟ تۆ کافری و کچەکانیشت کافرن و کاک شەماڵی هاوسەریشت هەر زۆر کافرە. تۆ لە وڵاتێک ئەژی خاکی موسڵمانی داگیر کردووە و باسی ئیسلامیشەکەی. ڕۆژانە سەدان مناڵی موسڵمان شەهید ئەکرێ، تۆ باسی زەکاتی ئاڵتونم لێ پرسی. جارێ تۆ ئەبێت بزانیت بیر و باوەڕ چییە، اینجا باسی نوێژ بکەی. تۆ وەلا و خۆشەویستیت بۆ یەهودە، هاتووی باسی چی بۆ من ئەکەی خوشکی من؟ ئاخر هەر کەس خۆشەویستی بۆ غێری موسڵمانان بوو ئەوە لەوانە بوو وەک ئەوان هەژمارەکرێ. ئاخر دایکی من، تۆ ئێستا جوولەکەیت، هاتووی چی بازەکەی بۆ من؟ نەوال خان جارێ وەڵامی ئەو پرسیارەت ئەدەمەوە کە نەت کردووە. تۆ و ماڵ و مناڵت ئەبێت لەم وڵاتە بچنە دەرەوە. باش، ئاخر بۆ ناگەڕێیتەوە بۆ ئەمریکا؟ خۆ ئەگەر محاربیش بێت خۆ خاکی موسڵمان نییە، بڕۆ لەوێ ئەمانێکت هەیە. چی ئەەکەیت لە ئیسرائیلێکی خوێنڕێژی سەرسەری؟ من ئەگەر دڵم بسووتێت، دڵم بۆ شۆڕەکچێکی شاری غەزەی موسڵمانان ئەسووتێ. ئاخر بە ڕووسا بڵێ من ئەگەر هەرژن بهێنم ئافرەتێکی موسڵمانە هێنم کە لە سێبەری پیاوێکی موسڵماندا بحەسێتەوە، ئەسڵ و بنەچەی بناسم. تۆکچەکانت فێری ئەوە کە قسە بە خەڵک نەڵێن، اینجا پرسیاری ئیسلامەتی بکە. جا خوشکی من، زۆر تووڕم وازم لێ بهێنە، بە زۆر بانگت کردم با هەمووی تێک نەدەم بە سەریەکدا، شەو شاد خوات لەگەڵ. من لە ژوورەکە هاتمە دەرەوە، چاوەڕوانی ئەوانم نەکرد کە ئاوڕمدایەوە لەسەر کورسیەکەم. تەماشای کاک حەسەنم کرد، ڕەنگی زەرد بوو، وایزانی ئێستا ئەو سەرە بڕم. داوای لێبوردنم لێ کرد. کاک حەسەنوتی ئەرێ کاک ماکوان ئەوە چی بوو؟ شتێکم بۆ باز کرد و عەرزم کرد خێزانێکن لە ئیسرائیلن، هەندێک شتم بۆ باز کرد کە گشتی بوو، نەچوومە ناو تایبەتمەندیەکان. کاک حەسەنوتی کاک ماکوان من جاروبار لە داخی ئەوەی عەرەب وڵاتی داگیر کردوین ئیسرائیلم خۆش ئەوێ، ئەوە منیش کافرم. وتم کاک حەسەن ئەوە پێویستە لە بنەڕەتەوە بۆت باس بکەم، ئەمە پەیوەندی هەیە بەسەر وەلا و بەراعەتی تۆوە. کاک حەسەن وتی جا بەخوا من نازانم وەلا و بەراعەت چییە ماکوانجان. وتم وەلا واتە خۆشەویستی بۆ موسڵمانان، ئەبێت هەموو موسڵمانان کە ئەهلی سنەت و جەماعەتن خۆشت بوێت، پشتیان بگرێت و بە ماڵ و سەروەت و سامانت. بەراعەت واتە بەراعەت بکەیت لە هەرچی دوژمنی خۆیان لەسەر ئەم زەویە بە عەلمانی و جوولەکە و مەسیحی و هەتا دوایی هەرگیز پشتیان نەگریت. کاک حەسەن وتی بەخوا بەو حساب و کتابەی تۆ بێت منیش تۆزێک کافرم ماکوانجیان وایە؟ وتم کاک حەسەن جان نەخێر، ئینشاءڵڵا تۆ موسڵمانیت، بەڵام تۆزێک تاوانباریت.
ئەمەش مانای وانییە کە وتمان وەلا و بەراەتت هەبێت ئیتر زوڵم نەکەیت واتە ئەبێت هەر دادپەروەر بیت. ناشبێت. بۆ نمونە خەڵکێک خاوەنی توانان ئیتر مادام موسڵمان نین با دوژمنیش بێت بە ئینسافە و باسی نەکەیت. بۆ نمونە من بڵێم شێرکۆبێکەس شاعیر نییە، ئەبێت بە ئینسافەوە ئەوە بڵێم کە بڵێ یەکێکە لە شاعیرە بە تواناکانی ئەم سەردەمە لە شعری حەداسەدا. پاشان تۆ کە عەلمانیت خۆ ناکرێت من بەراەتت لێ بکەم و قسەت لەگەڵ نەکەم. ڕوونە کاک حەسەن وتی ماکوان تۆ خۆت ئەزانیت من هەر یەکێتی بووم، تۆش ڕێزت لێگرتوم و لە دەریشەوە لەگەڵ باوکی ڕەحمەتیت کە پێشمەرگە بووم بەخوا نەمهێشتووە نوێژم بڕوات، بەڵام ئەمەی تۆ باسیەکەی ئیسلامێکی زۆر گەورەیە، من وام نەزانی بوو. تۆزێک دڵم جوڵا، ئاتۆ شتێکی ترم بۆ ڕوونکەرەوە، بەخوا زۆر ڕوونیە. وتم کاک حەسەن گیان ئێستا وەک جاران نییە، تێکەڵیەک هەیە لە نێوان کوفر و ئیماندا، ئەبێت زانایان قسەی لەسەر بکەن. تۆ واز لەوە بهێنە من ئەم شەو تووڕە بووم بە ئارەزوی خۆم ئەو خانەوادەیەم کافر کرد. ئەوە من هەڵم، ئەوە ئیشی من نییە. کافرکردنی خەڵک بەگشتی کاری زانایەنە. کەسی تایبەتیش کە کافر ئەکرێ لە ناو ئومەتی موسڵمان ئەوە کاری قازی موسڵمانانە کە دەستنیشانی ئەکا کافرە ئیان موسڵمانە. وەڵا عەرزم کرد ئەبێت ڕوون بکرێتەوە بەو خەڵکەکە تێبگەێنرێت لە غەیری ئاینی ئیسلام هەر ئاین و بەرنامەیەکت هەبێ ئەوە خوالێت وەرناگرێت و بە کافر هەژمارەکرێت. ئەگەر زانی ئەوە خۆی بەرپرسە لە قیامەت نابێت بێجگە لە دینی خوا و موسڵمانان کەسی تر هەڵبژێرێت و خۆشی بێ. بێجگە لە شەریعەتی خوای گەورە نابێت هیچ بەرنامە و ڕێبازێکی ترت هەبێ. کاک حەسەن وتی باشە ماکوانجان تۆ ئیشەکەت لەسەر من قورس کرد، من ئەوەتەی هەم مام جەلالم خۆشەوێ، ئیتر لە مەولا چی بکەم؟ یان ئەبێت لە مەولا مامۆستا عەلی باپیرم خۆش بێت لە جیاتی مام جەلال؟ وەڵامی ئەمەم بدەرەوە ماکوانجان، ئیتر من هەموو شتێکم بۆ ڕۆشن نەبێتەوە. لەم قسانەیە بوون لەگەڵ کاک حەسەن ڕووسا پەیوەندی کرد، لە پاڵتاکەوە نووسی بووی ئەی ئەو کەسەی لە خۆت ڕازیت کاتت هەیە قسە بکەین؟ من و کاک حەسەن قسە و باسمانە کرد، وتی تەنها ئەوەم تێبگێنە من هەموو کوردم خۆشێ، بەڵام تا ئێستا هەستم بەو بەرپرسیارەتێ نەکردووە لە ئیسلامدا. من ئەوەی کە خۆشمەوێت کار بۆ ئاین ناکات. ئایا من کافرم؟ لە خزمەتی کاک حەسەندا باس و خواستەکانم بۆ ڕوو نەکردەوە. عەرزم کرد مرۆڤ بە سروشتی خۆی خەڵکی خۆشەوێ. خۆشەویستی سروشتی مرۆڤ جیاوازە لەگەڵ وەلای بیر و باوەڕ. تۆ کە تاڵەبانیت خۆشەوێ ئەزانیت کە بۆ ئیسلام کاری نەکردووە، بەڵکو بۆ نەتەوە و حیزبەکەی خۆی کاری کردووە. تۆش ماوەیەک لەگەڵ ئەو حیزبەدا کارت کردووە، هەستت بەم بەرپرسیارەتی بیر و باوەڕ گەورەی نەکردووە کە وەک ئێستا بۆ دروست بووە. پاشان ئاساییە ئەگەر وەک خاوەن خەباتێک ڕێزی لێ بگریت، تێکۆشانی بەکەم نەگریت. پێغەمبەری خوا درودی خوای لێبێت ئەبوو تالیبی مامی کافر بوو، بەڵام چەندە ڕێزی ئەگرت و چەندە خۆشی ئەویست. خۆشەویستی فیتری بوو مامیەتی. پێغەمبەری خوا درودی خوای لێبێت لە هەمومان زاناتر بووە بە ئیسلام. کاتێک کە مطعیمی کوڕی جوبەیر کە پێغەمبەری خوا درودی خوای لێبێت خستە جیواری خۆی پاراستی لە دەستی قوڕیشیەکان، دوای ئەوەی لە جەنگی بەدردا پێغەمبەر درودی خوای لێبێت فەرمووی ئەگەر مطعیمم بمایە لە بەدردا کوژرا بوو لە موشریکەکان بوو. ئەو داوای بکردایە ئەو 70 دیلەم لەسەر قسەی ئەو ئازادەکرد، واتە مطعیم. مرۆڤی موسڵمان ئەبێت خاوەنی وەفاش بێ، بەڵام لە ئیسلامدا چێت خۆشویست وەک وەلا و خۆشەویستی ئەوە لە قیامەت لەگەڵ ئەو کەسەدا حەشرەکەیت. جا من بۆ خۆم پیاوانی ئەم دینەم خۆشە بێ، تۆش ئەبێت پیاوانی ئەم ئیسلامەت خۆش بێ. ئەمە وەلاءە. بەراەتیش واتاکەی ئەوەی کە نەفی هەرچی بیر و باوەڕێ بیکەیت بێجگە لە موسڵمانان. ئەمە ڕاستی ئەم ئیسلامەیە.
کاک حەسەن بەخوا خەڵک ئێستا ئاینی وەک کارێکی سادە وەرگرتووە بڕوا بکە هەموو ژیانی مرۆڤ بەندە بەم خواناسیەوە هەر هەڵەیەک تێیدا بەرەو هەڵدێرت ئەبا خوا هەروە بەبێ لێپرسینەوە دروستی نەکردوین بەبێ هودەش نەهاتوین بۆ ئەم ژیانە کاک حەسەن سەری داخست بوو بیری لە قسەکانی منە کردەوە منیش ئاوەڕم دایەوە بەلای کۆمپیوتەرەکەمدا تەماشام کرد ڕووسا نووسی بووی چۆن ئەو خانەوادێت ئەم شەو دابەیەکدا شەماڵ زۆری لە نەوالخان داوە بەپەلە بردویانە بۆ خەستەخانە خێرا پەیوەندیم کرد بە ڕووساوە بردمە ژوورێک وتم مایک بگرە چی بووە بۆم ڕوونکەرەوە ڕووسا نووسی ببوورە کاتم نییە ئەبێت بڕۆم هەستمە کرد بۆ ئیزعاجکردنی منە دیسان مایکم گرتەوتم من وەک ئێوە لە ئیسرائیل مرۆڤ کوژ نیم هیچ نەبێت هەواڵێکی تەندروستیم بدەرێ کاک حەسەن بە دیارمەوە دانیشت بوو دەستی خستووە ژێر چەناگەیەوە چاوەڕوان بوو بزانێت چی ڕوویداوە وامزانی هەڵەسێ ئەخەوێ بەڵام دیار بوو مەوزوعەکەی بەلاوە خۆش بوو قاچی کۆکردەوە لەسەر کورسیەکە و لەسەر کورسیەکە بە چوار مشقی بۆی دانیشت ڕووسا مایکی گردوەتی نازانم چیت بە نەوالخان وتووە کە شەماڵی هاوسەری هاتوۆتەوە بووە بە دەمەقاڵەیان ئیتر شەماڵیش لێی داوە و بردویانە بۆ خەستەخانە نووسیم ئەی وەزعی چۆنە وتی کچەکەی لێرەیە هاتووە بۆ لای من بابۆت باس بکە کچەکەی زۆر بە ئەدەبەوە سڵاوی کرد و دەستی کرد بە قسەکردن وتی کاک ماکوان لە دوای ئەوەی جەنابەت تووڕە بوویت دایکم حەپەسا بوو کاتێک باوکم گەڕایەوە بۆ ماڵەوە دایکم بردی و چوونە ژوورەکەی خۆیان ئەوەندەم زانی بە باوکمی ئەوت جاسووس بەدەنگی بەرز باوکیشم زۆری لێدا دەرگاکەش داخرا بوو من و بێریڤانی خوشکم هەر هاوارمان کرد دەسەڵاتمان نەبوو بەڵام باوکم لە دوای نیو سەعات دەرگای کردەوە دایکمی بە باوەشەوە بوو بەپەلە بردێن ناو سیارەکە و من و خوشکەکەشم لەگەڵیدا ڕۆشتین دوایی وتم بابە چی بووە وتی لەگەڵ دایکت بۆ بە شەڕمان ئێستا خوشکەکەم لە لای دایکمە و باوکیشم منی هێناوە بۆ لای ڕووسا و خۆی چووە بۆ ماڵەوە من داوای مایکم کرد مایکیان ئازاد کرد وتم خوشکی من ئەی دایکت وەزعی چۆنە باشە نازانیت هۆکارەکەی چی بوو باشە من چۆن بتوانم هەواڵێکی دایکت بزانم ئەمەوێت قسەی لەگەڵ بکەم کچەکەی نەوال وتی نا کاک ماکوان شکر وەزعی باشە باوکیشم زۆر خەفەتی خوارد هەستمانە کرد پەشیمانە ژمارە تەلەفۆنەکەی دایکی دامێ وتی ئەتوانی قسەی لەگەڵ بکەین شەو درەنگ بوو منیش لەبەر کاک حەسەن پەلەم بوو دەوروبەری سەعات سەی شەوی ئێمە بوو ئیتر خوا حافیزیم کرد لە پاڵتۆک هاتمە دەرەوە بەڵام کاک حەسەن زوو ئەیوت ماکوانجان من خەوم نایەت مەوزوعەکەی بەلاوە خۆش بوو جێگام بۆ داخست خەوتین بۆ بەیانی ویستم تەلەفۆنی بکەم سبحان الله هەستێکی زۆر عەجیبم بۆ دروست بوو هەرچی ئەم ویست تەلەفۆن بکەم بۆ ئیسرائیل وام ئەزانی دەرزی ئەکەم بە دڵی خۆمدا هەرچی دەستم نا بە 0972 هەر نەم ئەتوانی لەوە زیاتر بڕۆم بۆیە تەلەفۆنم بۆ نەکرد کات ڕەحمی بە کەس نەکرد تا ماوەی چەند مانگێک ئاگام لێیان نەما پاشان زووش کاک حەسەن تەلەفۆنیە کرد هەواڵی ئەپرسین ئەوەندەی ئەو پەرۆش بوو من لە بیرم نەما بوو ماوەیەکیش ئاگام لە کاک حەسەن نەبوو ڕۆژێکیان تەلەفۆنم بۆ هات کاک حەسەن وتی کاک ماکوان دێم وڵات بۆ نەرویج ئەو لە شاری یۆتۆبۆری لە سویدە ژیان منیش زۆر بە خۆشحالیەوە عەرزم کرد یاخوا بەخێر بیت چونکە یەکێک بووە لە پێشمەرگە دڵسۆزەکان لەگەڵ باوکمدا لەبەر حورمەتی باوکم زۆر ڕێزم لێ ئەگرت و ئەویش باوکی منی زۆر خۆشەویست لە وێزگەی قیتارەکە چاوەڕی بووم خوایە کاک حەسەن هەردا نەبەزی سبحان الله کاک حەسەن دابەزی ڕێشی لەسەر سنگی بوو بە شەرواڵێکی جوانی کورت و سیمایەکی ئیسلامی جوان هەر خەریک بوو شاگەشکە بوو باوەشمان کرد بە یەکداوەتی با سێچارەکە بێت سنەتە لە ڕێگاوە هاتین بەرەو ماڵ وتی کاک ماکوان
تۆ لە من شارەزاتریت بۆ ڕیشت درێژ نییە. منیش بەو خۆشی هەموو گیانم پێ ئەکەنی وتم بەڕیژ نییە بە ئیشە. وتی ئەستەغفیر الله برام، ئەوە قسەی جاهیلەکانە، خەریک بوو بکێشێت بەدەمە. وتم بۆ خۆشی بوو. کاک حەسەن وتی براکەم، کوا لە ئیسلامدا سوعبەت لەسەر ئیبادە دەکرێت؟ بە هەر حاڵ من هیچم نەوت، چونکە بەتەمەن زۆر لە من گەورەتر بوو. دوای دانیشتن و نان خواردن عەرزم کرد کاک حەسەن گیان، ئەم ئیلتیزاماتت چۆن بۆ دروست بوو؟ بەڕاستی زۆر خۆشحاڵم. کاک حەسەن وتی کاک ماکوان، دوای ئەوەی ئەو شەوە لای تۆ ڕۆشتمەوە و تووڕەبوونەکەت لەو ئافرەتە و قسەکانت زۆر کاریگەر بوون لەسرم، لێت ناشارمەوە کە ئەو هەموو کتێبەم بینی لە ماڵەکەی تۆ کە من بیرم دێت تۆ بە چ ڕۆژێک لەدایک بوویت هەستمە کرد قسەی زۆر جوان و ئیسلامیانە دەکرد. وتم باشە، من چیم نوقسانە لە کوڕی عەبدولکەریم؟ ڕۆژێک چوون بۆ مزگەوت، لە مزگەوت کوڕێکی کوردم بینی ناوی مامۆستا عەبدولحەمید بوو. دوایی بۆم ڕوون بووەوە ئەو مامۆستا بەڕێزم ئەناسی، ماوەیەکیش من لە خزمەتی دابووم. وتی ئەویش وەک تۆ خنی بە مێشکمدا، ئیتر لەو ڕۆژەوەی لای تۆ ڕۆشتم هەر بۆ خۆم خەریکی لێکۆڵینەوەم لەم ئاینە. زۆر خۆشحاڵیم بۆ دەربڕی و سوپاسی خوام کرد لەسەر ئەو نیعمەتی ئیسلامە کە بەخشیویەتیە جەنابی. بەڵام زووزوویش ئەیوت ئەی توخوا نەوال خانچی بەسەر هات. شەوێک گوانم هەبوو لە ژووری دیدی نوێ باسی سیرەی بۆنخۆشی پێغەمبەر درودی خوای لێبێ کرد. ڕووسا لە ژوور بوو، گوڵی ئەنارد بۆ کە قسەکانم تەواو بوو. وتی ئەمەوێت چەند دەقیقەیەک قسەت لەگەڵ بکەم. عادەتەن ئەگەر ببوایە بە پرسیار وەڵام لە ژوورەکەدا کاتی زۆرم ئەبرد. وتم ئیشەکە چییە؟ چەند دەقەیەک دێمە خزمەت و دوایی ئەچمەوە خزمەتی ئەو خەڵکە بەڕێزانە چاوەڕێمەکەن. وتی باشە. بانگم کرد لە ژوورێک و بۆم نووسی فەرموو مایک بگرە. مایکی گرت و وتی ماکوان ئەمەوێت بێم بۆ ئەوروپا، هاوکاری مەکەی؟ نووسیم ئاخر من ناتوانم بە قاچاق بتهێنم. وتی نا، من پاسپۆرتم هەیە، بەڕەسمی دێم، بەڵام من ئەتوانم بێمە لەندەن، ماڵی خاڵم لە کۆنەوە لەوێن، ئەتوانین لەوێ یەکتر ببینین. منیش پەلەم بوو بۆ ژوورەکە وتم باشە، هەر کاتێک هاتم بۆ لەندەن دێمە خزمەتتان لەوێ یەکتر ئەبینین. ڕووسا زۆر خۆشحاڵی دەربڕی وتی ماکوان، ماڵی نەوالخان بۆ ماوەی 2 مانگە چوونەتەوە بۆ ئەمریکا. زۆرم پێ ناخۆش بوو کە ئەیوت ماکوان، بەڵام هیچم نەوت و زۆر خۆشحاڵ بووم بەو هەواڵە. نووسیم شەماڵیش گەڕاوەتەوە لەگەڵیان؟ وتی شەماڵیش گەڕاوەتەوە. وتم دوای بابەتی ژوورەکە قسەکەینەوە، من ئەبێت بڕۆم بۆ ژوور. ماڵ ئاواییمان کرد و هەردووکمان هاتینەوە ژوورەکە و ئەو چاوەڕێی ئەکرد من تەواو بم و قسە بکەینەوە. دوای ئەوەی لە ژووری دیدی نوێ لە باس و سیرەی پێغەمبەرمان درودی خوای لێبێت تەواو بووم، ماندوویم حەسایەوە. پەیمانم دابوو لەگەڵ ڕووسا قسە بکەم. گەڕامەوە بۆ لای چاوەڕوانی من بوو. بانگم کردە ژوورێک و مایکم گرت و وتم گوێت بۆگرم بەمەرجێک کە نەڵێیت ماکوان، ئەبێت بڵێیت کاک ماکوانی براگەورم، ئەوە مایک ئازادە، وەرە قسە بکەم. ڕووسا دەستی کرد بە قسە و بە منی وت ئاخ بەس بمزانیا تۆ لە چی دروست بوویت، نە هەستت هەیە نە ئەتەکێت ئەزانی لەگەڵ ئافرەت قسە بکەی. باشە، توخوا ماکوان تۆ قەت لەگەڵ ئافرەت قسەت کردووە؟ یان چۆن خۆشەویستی ئەدەیت بە خێزانت؟ بەس پێم بڵێ تۆ چیت؟ هەستوشتی وا هەیە لە گیانتدا؟ ئاگام لێ بوو بە برینداریەوە ئەو قسانەیە کرد، قوڕگی پڕ ببوو لە گریان. وتم خەمی خێزانمت نەبێ، ئەگەر هیچی بۆ نەکەم ئەزانێت کە چاوباز و خیانەتکار نیم، بڕواب کە ئافرەتیش ئەوەی بەسە. وتم تۆ باسێکی خۆتم بۆ بکە، ژیان چۆن ئەگوزەرێ لەو کافرستانە خوێن مژانەی ئیسرائیل. من هەمیشە ئیسرائیلم لە بەرچاو ناشیر نەکرد، مایکم بۆ ئازاد کرد. وتی ماکوان زۆر بێتاقەتم، نازانم چییە کە قسە لەگەڵ تۆ ئەەکەم، هەست بە ئارامی ئەەکەم، بەڵام حەزەکەم دەردت دڵێکت بۆ بکەم. من نازانم کچی چێم. ڕۆژێکیان ئەم دایک و باوکەی کە ئێستا هەمە شەڕیان بوو، دایکم بە باوکمی وت ئەی پیسترین مرۆڤ،
تۆ هەر ئەوە بوویت دالیات لە باوکی کرد و لەبەر سەروەت و سامانەکەی بردت بۆ خۆت. من حەپەسام و هەموو جانم ببوو بەگوێ. دالیا واتە ڕووسا وتی زۆرم کرد لە دایکم هەر وەڵامی نەدامەوە، زۆرم هێنا بۆ باوکم هەر وەڵامیان نەدامەوە. دایکم وتی لە تووڕەییدا ئەم قسەیەمان کردووە، بەڵام من نەچوو بە مێشکمدا. سەفەرم کردەوە بۆ سلێمانی. لە ساڵی 2005 چوومەوە گەڕەکی خۆمان. ئەو ماڵانەی کە تێیدا ژیابووین لە گەڕەکەکەماندا چوومەوە لای دراوسێکانمان لە نزیک مڵکەکانی حەمەی ئەو ڕەحمان ئاغا لە مەڵکەندی. چوومە لای پیاوێکی بەڕێزی خەڵکی شاری سلێمانی پرسیاری کەس و کار و ئەو ماڵە مەسیحیەم کرد کە منیان بەخێو کردووە. وتی ماڵیان لای ماڵی کەریمی عەلەکەوە بوون. باسی ئەوەی بۆ کردم کە باوکی من بە دۆلارەوە لە بەغداد لە ساڵی 1982 ئەعدام کراوە. ئەم ماڵەش زیاتر خزمەتی باوکی خۆمیان کردووە، نزیک بوون لە باوکمەوە. دوای لە سێدارەتدانی باوکم هەر ئەمان منیان بەخێو کردووە. دایکیشم بەسەر منەوە گیانی لەدەستداوە. باوکم پیاوێکی دەوڵەمەندی شاری سلێمانی بووە، بەڵام هەموو سەروەت و سامانەکەمان بە وەکالەتێکی ئامە ئەم باوکەی ئێستام کردوێتی بە ناوی خۆیەوە، بەڵام درێغیان لە من نەکردو بۆ هاوکاری. 2 پورم هەبوون، چوون بۆ لایەن ئەوانش هەر بە دوای پارەوە بوون. کوڕی پورێکم هەر خەریک بوو بە ئاشکرا لەبەر چاوی دایکی دەست درێژیم بکاتە سەر تا تووڕە بووم. ئیتر هەستم کرد سلێمانیش جێگەی منی تێدا نابێتەوە. گەڕامەوە بۆ لای دایک و باوکە مەسیحیەکەم کە هیچ نەبێت منیان بەخێو کردووە، هەستێکم بۆیان هەیە. دڵم بە براکەم خۆش بوو کە کوڕی ئەوانە و هیچی من نییە. من بۆم نووسی ئەی کە گەڕایتەوە چیت کرد؟ باسی ئەو حاڵەتت بۆ کردن کە لەگەڵ تۆ ئەنجامیان داوە ئەم ژن و پیاوە مەسیحیا؟ وتی ئاخر ماکوان خۆ ئەوان پیاوەتیان کردووە، من کە زانیم خیانەت نییە، ئیتر بۆ لە خۆمەوە تووڕە بم. ئەگەر لای پورەکانم بوومایە ئێستا لەوانە بوو شەرەفم بشکایە. قسەکەی منتیقی بوو. من گوێم گرت بوو، نووسیم ببوورە فەرم و بەردەوام بە. وتی ماکوان ئەمەوێت بێم بۆ بەریتانیا، لەوێ لەگەڵ خاڵۆژنم قسەم کردووە لە کۆمپانیایەکی تەلەفۆن دامەزراوم، لەوێ کارم وەرگرتووە. نووسیم ئەی ئەوان خاڵی ئەسلیتن؟ وتی بەڵێ. من ڕۆژی یەکشەمە ئەچمە فڕۆکەخانەی ستانستێت لەوێ دابزم. زۆر بە خۆشحاڵیە و باسیە کرد، واتە ئەو ڕۆژە سێشەممە بوو. داوای مایکم کرد، مایکی ئازاد کردووتم کچی باوکم، تۆ کەی مەسیحیت؟ تۆ موسڵمانیت، بۆ وازت لە ئاینی خۆت هێناوە؟ تۆ بەڕاستی خوشکی منیت، ئیتر ئەژڵێیت ماکوان قوبوڵمە، سەرسەر و سەرچاوم، تەبعەن بە پێکەنینەوە. دالیا جان ئەگەر پێت خۆش بێ من ئەو ڕۆژە بە چەند برایەکی خۆمان ئەڵێم لەوێ بێن بەدەمتەوە، هەرچیت پێویست بوو ئەوان لە خزمەتتدا ئەبن. هەڵبەت دواییش تەلەفۆنم بۆ ئەو برایانە کرد، خوا هەڵ ناگرێ زۆر پیاوانە هاتن بەدەمەوە. شەو درەنگ بوو، منیش ماندوو بووم، خوا حافیزیم لێ کرد. وتم ئەم ئایەتە الکورسیە لەبەر بکە، زۆر باشە، هەرچی هاتە ڕێگات ئەتپارێزێ. بەدەنگی سەعد غامدی بۆم نارد، وعدم لێ وەرگرت کە بچێت خۆی بشوە، شایەتمان بهێنێ. پەیمانی دامێ بەخۆشیەوە هەردووکمان ڕۆیشتین. خۆشترین ڕۆژی ژیانم لەو ساڵەدا بوو. ڕووسا گەیشتە بەریتانیا، منیش خەریکی بلیت بڕین بووم. ماوەی ئەو چەند ڕۆژە پەیوەندیم هەر لەگەڵ ڕووسا نەپچڕان. لە ڕێگەی خوشکێکەوە لە تۆڕی پاڵتۆک کە یەکێک بوو لە خێزانی مامۆستا بەڕێزەکان تەکلیفم کرد کە هەندێک شتێ فێری ڕووسای بکە، چونکە ئافرەت لە هەندێک ڕۆ خاوەنی پێداویستی تایبەتە، پێویستیشە هەندێک شت هەیە ئافرەت خۆی ڕۆشنی بکاتەوە بۆ یەکتری. لە لەندەن پەیوەندی بە منەوە کردووتی ئێستا لە ماڵی خاڵمم. وتم تەلەفۆنەکەتم بدەرێ بە ئەگەر هەر پێداویستیەکت هەبوو لە خزمەتتدا بم. ژمارەی تەلەفۆنەکەی نەدامێ. وتی لە پاڵتۆک و پەیوەندیمان هەر ئەبێ، منیش کەنەیدا دووبارەم نەکردەوە.
دوای چەند شەوێک هاتە سەرخت ئاگاداری کردمەوە کە دەستی کردۆ بەکارکردن. وتی پێچێت من بگوازرێمەوە بۆ جێگایەکی تر دوور لە لەندەن. ناوی شەریکەکەشی وت ئەگەر هەڵە نەبم پۆسمۆرز بوو. ئەوەندە گرنگیم پێنەدا چونکە هەستم کرد سوپاس بۆ خوا ئاسوودەیە. دوای ئەوەی پەیمانم دابوو بڕۆم بۆ ئەوێ لەگەڵ خێزانم بە دوای بلیتی هەرزاندا ئەگەڕین بۆ ئەوەی بەرەو لەندەن بڕۆین. قەدەری خوای پەروەردگار وابوو بلیتمان دەست نەکەوت. پێشتریش لە زانکۆیەک لە بەریتانیا خەریکی خوێندن بووم، واتە لەوێ وەرگیرا بووم. بە موراسەلە ئەبوو هەر بچوومە بۆ ئەوەی هەندێک کاری ڕۆتینات هەبوو بم کردە. بە هەر حاڵ من سەرقاڵ بووم بە کاری ڕۆژانە و خوێندنی خۆمەوە هەر لە نەرویج و پاشان ئاگادار کرابوومەوە بۆ بەحس و ئیمتیحانات ئەبێت بگەڕێمەوە بۆ بەریتانیا، چونکە سەرەتاش بوو ئەوەندەم بەلاوە گرنگ نەبوو. بەڵام خێزانم زۆر حەزیە کرد خوێندنەکەم تەواو بکەم لە بەریتانیا، پێشتریش زۆر هانی ئەدام. ڕۆژێکیان لە پۆلیسی شارەکەی خۆمانەوە تەلەفۆنێکم بۆ کراوتیان ماکوان کەریم ئەتوانی تا پۆلیس بێیت؟ وتم باشە. نزیک بووم لە فەرمانگەی پۆلیسەوە چووم. کە چوومە ژوورە و کابرایەکی زل ئەگەر بڕی بایەتەوە 4 کەسی وەک منی تێدا بوو هات بەدەمەوە بە گەرمی تەوقەی لەگەڵ کردمەوتی ماکوان کەریم ئێمە وەک نەرویج هیچمان لەسەر نییە، خۆشمان تێناگەین ئەمە چیە و چۆن کێشەیەکە. طەبعاً من هەر تێنە ئەگەیشتم مەوزوعەکە چیە. وتی لە سەفارەتی بەریتانیەوە هاتوون ئەیانەوێت قسە لەگەڵ تۆ بکەن. وتم چێ هاتووە؟ وتی نوێنەری سەفیری بەریتانی. هەر زۆر کارەکە گەورە هاتە بەرچاوم، دەست بەجێ لە دڵی خۆمدا وا بیرم کردەوە. وتم حتمەن مخابەراتی ئیسرائیلی ئیزعاج بووە بەم کاری من و پاشان چاودێری من کراوە کە لەگەڵ ئەم کچە قسەم کردووە، یان دایک و باوکی ڕووسا سکاڵیان لێکردوم. ئیتر 100 جۆر بیرکردنەوەی خراپم بۆ هات لەم کاتەدا. ئەوەندەی پێنەچوو نوێنەری سەفیر هات بۆ لام، متەرجیمێکی نەرویجی ئینگلیزی لەگەڵ بوو، نوێنەری مخابەراتی نەرویجی و پۆلیسی نەرویجیشم لەگەڵ دانیشت بوو. وتم بەخوا کێشەکە زۆر گەورەیە. بەڵام زوو نوێنەری پۆلیسەکە وەک دڵخۆشی بۆ من ئەیوت ماکوان ئەم کێشە ئیلاقەی بە نەرویجەوە نییە. وتم کێشەکە چییە؟ وتی ئەوان بۆت باسەکەن. نوێنەرەکەت دەستی کرد بە قسەکردن و وتی کەریم مەبەستی من بوو. ئێمە وەک حکومەتی گەورەی شاهنشاهی بەریتانیا ڕازیمان نییە بێیتە وڵاتەکەمانەوە. هەواڵمان بەدەست گەیشتووە کە تۆ کەسێکی چالاکی ئیسلامی و خەڵک کۆکەیتەوە، لەبەر ئەوە بۆ ئاسایشی وڵاتی بەریتانیا خراپە و شکاتت لێکراوە نابێت بێیتە وڵاتی ئێمە. زەرفێکی دامێ پڕ بوو لە وەرەقە. وتی ئەمە کەیسەکەتە، لەسەر چی و بۆچی ناهێڵین بیت؟ پەیوەندیم کردەوە بە کاک مەلا عومەر عەلی کە خوێندنەکەم نەفۆتێ. وتی باسی مەکە، ئەم قەزیەیە تۆ لە زانکۆ وەرگیراوی، ئەوەی کە پێویست بە تۆ بکە من بۆ تەکەم. لە سوید لە مالمۆ ئەم زانکۆیە نوێنەریان هەیە، لەوێ ئەتوانی تاقیکردنەوەکان بکەیت. باسی یاسایەکی ستودنتی بۆ کردم تێنەگەشتم، بەو یاسا بەریتانیا ئەتوانن بەردەوام ببم لە خوێندن. ساڵی 2009 بەڵام کاک عومەر عەلی پەیمانی لێوەرگرتم تا خوێندنەکەم تەواو نەکەم باسی ئەم کێشەیە لای کەس نەکەم. منیش باسم نەکرد، تەنها چەند کەسێک ئەیزانی کە ئەخوێنم لە بەریتانیا، لەوانە خێزانم و کەسوکاری خۆم نەم ئەهێشت بزانرێ. هەندێکیش لە هاوڕێ و ئەو دڵسۆزانەی خۆم ئەیانزانی کە لە بەریتانیا مەمنوع دخولم، واتە بۆم نییە بڕۆمە ئەو وڵاتە. سوپاس بۆ خوا بە هاوکاری کاک عومەر عەلی توانیم سەرکەوتن بەدەست بێنم بە پلەی ئیمتیاز لە لێکۆڵینەوەکەم لەسەر مێژووی شەریعەت بوو. بە سەرکەوتوی بەکالۆرەسم بەدەستێنا. کاک مەلا عومەر وتی ئەتوانیت ماستەرەکەشت بخوێنی، بەڵام هەر بە بێدەنگ هەتا بەحثەکان پێشکەشەکەیت. ئەوەی کاک عومەر عەلی فەرمووی هەموویم کرد تاکو و ماستەرەکەشم بە سەرکەوتوی و پلەی ئیمتیاز تەواو کرد. کە نامەکەم کردەوە کە لەلایەن نوێنەری بەریتانیەوە هاتبوو نووسرا بوو. لە کاتێکدا تۆ هاتوویت بۆ بەریتانیا
خەڵکی زۆرت لێکۆبۆتەوە، ئەمە جێگای سەرنجە بۆ ئێمە. پاشان کۆڕت گرتووە لە لیدز و لە کاردیڤ و لە لەندەن و لە بێرمینگهام. خەڵکی زۆر هاتون، کۆبوونەوەت بە خەڵکی کردووە. ئێمەش هەواڵمان پێگەیشتووە کە تۆ خەریکی دروستکردنی ڕێکخراوێکی ئیسلامی تونڕەویتی. ئەمە هەموو کەیسەکەی من بوو. پەیوەندیم کرد بە ڕووساوە کە ئەوە حاڵەتەکەی منە، بڕوای نەکرد. منیش زۆر گوێم پێنەدا، وا هەستمە کرد سکاڵاکە لەلایەن ئەوە بێت. ئینجا هەستم بۆ دروست بوویەوە کە مخابەرات کێشەکان لای ئەوەوە بۆم دروست بووە. پەیوەندیم کرد بە برایەکەوە لە بەریتانیا کە پارێزەرێکم بۆ دابینکە بۆ ئەوەی ئیستینافی ئەو مەوزوعە بکەم، چونکە من هیچ شک نابم ئەوەی ئەوان باسیەکەن بەڵگەشیان نییە و هەمووی قسەی بێمانایە. دوو پارێزەرم دەستکەوت، هەردووکیان هاتن ناو کارەکەوە. لە کۆتاییدا ئەوەمان دەستکەوت کە ئەوانەی سکاڵیان لەسەر من تۆمار کردووە کوردن و بۆ مەرامی حیزبی خۆیان بووە، وایان زانیوە من لە حیزبەکانی ئەوان ئەبەم بۆ خۆم. اینجا بۆم دەرکەوتەوە هیچ پەیوەندی بە ڕووساوە نییە. پارێزەرەکەم هەواڵێکی خۆشی بۆ هێناموتی ئێمە دوو پارێزەرین، یەکێکمان کە ئەچێتە ناو کەیسەکەتەوە جارێکی تر قسە لەگەڵ تۆ ناکاتەوە، لە ناوە دیفاعت لێکات، چونکە ئەوان کەس ئاشکرا ناکەن کە سکاڵیان لەسەر تۆ تۆمار کردووە. ناڕاستە و خۆ لەسەر مەوزوعەکەی تۆ قسەکەن، بڕیاری شەدەن. پاشانوتی یاسای خراوەتە بەردەم پارلەمانی بەریتانیا لەسەر ئەم کەیسانە. ئەو کەسەی کە سکاڵای ئەمنی تۆمارەکە ئەگەر بەڵگەی نەبوو ئەبێت ڕوبەڕووی تۆمەتبارەکە بێتەوە. ئەگەر چاوەڕی ئەوەژەکەیت ئەوە ساڵێک بۆ 2 ساڵی پێچێت. منیش بۆ ئەوی بزانم ئەو گەندەڵانە چێن تا ئێستاش چاوەڕی ئەو یاسایم. پەلەی چییە ئەم ساڵ ناساڵێکی تر لە دوایی هەر بۆم ئاشکرا ئەبن. خۆ ئەگەر ئاشکراش نەبن سوپاس بۆ خوا قیامەت هەیە. من ئەم حاڵەتەم بەسەر هات، بەڵام سوپاس بۆ خوا هەر بەسەرکەوتووی هاتمە دەرەوە لێ. لە دوای ئەم ڕەوشەی کە بەسەر مندا هات، لەم ماوەی ڕابردوودا لە فەیسبوک کەسێک لە ئەمریکا و پەیوەندی بە منەوە کردوتی ماکوانجان من نەوالم، ئەزانی چوون بۆ حەج و شکر بۆ خوا لەگەڵ شەماڵ ئەمرەیەکیشمان کردووە. ئەی ڕووسا چی لە بەسەر هات، کەوتۆتە کوێ؟ مەجای زۆر قسەم نەبوو لەبەرەوەی لەسەر کار بوو. ناوەکەم لای خۆم یاداش کرد، بەڵام دوایی ئەو هەر نەهاتە سەرخەت. ئەوەندەش گرنگ نەبوو بەلامەوە، چونکە دڵخۆش بووم بەوەی کە خێزانێکی بەختەوەرن. من گەڕامەوە بۆ کوردستان بە تەنها، واتە بێ ماڵ و مناڵ. دایکم وتی ڕۆڵە خسرە و ناوی ئەسلی خۆمە، ئێستا ڕۆژگار کورتە، زوو بگەڕێەوە بۆ ماڵ ئیشم پێدا. منیش لە دوای نوێژی عەسر زیاتر لە ئۆفیسدا ئەنیشتم. سوبحان الله، ئەو ئێوارەی لە هەموو ڕۆژەکان لای من قەرە باڵختر بوو. هەموو فەیسبوک لای من بوو. دایکم تەلەفۆن لەسەر تەلەفۆن بۆم ئەکات و نازانم مەوزوع چییە و ئەم هەموو پیاوە بەڕێزش لای منن. دوای ئەوەی میوانەکان ڕۆشتن تەکسیم کرد بەرەو ماڵەوە. ئەو ڕۆژەش هیچم نەخوارد. وتم حتمما دایکم خواردنی بەدەستی خۆی دروست کردووە، ئەزانێت من حەزم لە نانی دەستی خۆیەتی، بۆیە بانگ مەکە. چوومە ماڵەوە، نەبۆنی خواردن ئەهات نە هیچ. دایکم فەرمووی ئەی ڕۆڵە نەموت زوو بگەڕێەوە؟ وتم بەخوا میوانم هەبوو، ئەوەندەم زانی جەماعەت هەموو هاتن لە خوشک و خوشکە زاو زاوە و برا و برازە. وتم مەوزوع چییە؟ دایکم وتی وەڵڵا هیچ نییە، مەطعەمێک هەیە تۆ ئەقلت بەو جێگایانە ناشکێت، ئەمانەوێت بتبەین بۆ ئەوێ. وتم کوێیە؟ وتیان ناوی داوایە. خێزانێکم بەدیە کرد، هەر تەماشای منیانە کرد. لە دڵی خۆمدا وتم حتمما لە تەلەڤیزیۆن منیان بینیوە، بەڵام هەستمە کرد سەرنجی زۆریان ئەدا. من هەر ئاسایی وەرم گرت. پێشڕەوی برام هادوەتی کاکە ئەزانی ئەو عایلێ تەماشای تۆ زۆرەکەن لە ئاسایی دەرچووە؟ منیش بە فشکات بە پێشڕەومت ئاخر کاکت قۆزە بۆیە. وتی نەوەڵا تۆ بڕۆ سەر کورسیەکەی من، خۆی لە جێگای مندا دانیشت. ئەو لە ڕووی ئەمنیەوە لە من وریاترە. منیش بە قسەم کرد. تۆزێکی پێچوو
یەکێک لەو بەڕێزانەی کە لەوێ کاریەکرد هاتووەتی کاک ماکوان پارەی ئێوە دراوە. ئێمەش زیاد لە 12 کەس بووین، زۆرم پێ ناخۆش بوو چونکە یەک نەفەریش لەو مەطعەمە بە 25,000 دینار بوو. زۆر بێماناگران بوو. وتم برای باوکم کێ داوێتی؟ وتی ئەو خانەوادەیەم. کە هەڵسان بچم بۆ لایەن چایە نەخواردەوە من دەستم چەور بوو چونکە قبوڵم نەکرد. وتم بە پێشڕە و ئارامی زاوەمان بڕۆن پارەکە بهێننەوە و بیاندەنەوە. چوومە خزمەتیان، گوێم لێبوو خانمێکی نازداری زۆر جوانی دەم و چاو جوان کە بەرەو ڕوویان ئەڕۆشتم پێ ئەکەنی. وتی بەخوا ماکوان هات. منیش سڵاوم لێکردن. وتم بەخوا قبوڵم نییە، لە ئێستاوە ئەبێت وەری بگرنەوە، ئاگینا هەر مەرحەباشتان ناکەم یان بەس پارەی من بدەن. پیاوێکی زۆر معقول وتی کاکە ئێمە چاوەڕێی تۆین، بڕۆ نانەکەت بخۆ دوای قسەکەین. تەبعەن ئەو مەطعەمە وتێلیشە. ئەوان هەڵسان یەکێکیان وتی کاک ماکوان لە میوانخانەکە چاوەڕێتین. ئەو جێگایە زۆر فاخر بوو. دوای ئەوەی تەواو بووم یەکێکیان نارد بە شوێنمدا، وتیان لە میوانخانەکە چاوەڕێتانن. منیش لەگەڵ ئامینەخانی دایکم و جەماعەت ڕۆشتین. لای من زۆر قەرەباڵغ بوو. دەنگی مناڵ و قیڕیان ئەو ئوتێلەی کردبوو بە حەمام. من و پێشڕەوی برام و هەردوو زاوەکەم چوین بۆ لایەن ئەوان بە خێراتنی گەرمی منیان کرد. وتم کاکە پارەکەیان بدەنەوە عیبە. دوایی بیرم کردەوەتم لەوانەیە مەسوولێکی گەندەڵ بێ لەم ڕێگایە بیەوێت پەیامێک بگەێنێ. دانیشتم لەگەڵیان. ئەو خانمە جوانە کە لە تەمەنی دایکمدا بوو ڕەحمم چووە سەری هەر پێەکەنی. وتی ماکوان ڕۆڵە من ناناسی؟ وتم نەخێر. وتی من نەوالم. کاک شەماڵیشم بینی و دەستمان کرد بە قسە. چوون بۆ لای دایکم و سڵاویان کرد و دانیشتین. کاک شەماڵ و من و نەوال خان و ئەو خێزانی تریش بەیەکۆ بوون. پاشان هەواڵی ڕووسان پرسی. وتم دالیا لەکوێ؟ چی بەسەر هات و ئێستا چۆنە؟ وتیان شووی کردو بە کوڕێکی خەڵکی سلێمانی و 2 مناڵی هەیە. یەکێکیانی ناوە بە ماکوان و ئەوەی تری ناوە لانەواتە کچ و کوڕێکن. وتم چۆن پەیوەندی پێوە بکەم؟ ژمارە تەلەفۆنەکەی دامێ؟ ژمارەی کوردستان بوو. وتیان خۆی و هاوسەرەکەی لەیەکێک لەم کۆمپانیای تەلەفۆنەکانی کوردستان کارەکەن، ماڵیان لە کازیوەیە. وتم بۆ زانیاریتان چەند ساڵە من لە سلێمانی بەخوا نازانم کامە کازیوەیە. ئێستاش من بە سلێمانی پاڵاس ئەڵێم حەسیب ساڵح. دەستیان کرد بە پێکەنین و قسە و باسی زۆرمان کرد. ئاخیرەن پارەکەیاندا. منیش تەلەفۆنم کرد بۆ ڕووسا خاتون. هەواڵم پرسی. وتم ئەم ناسی؟ من کوڕی خۆتم ماکوانم، گەورە بووم. دەستی کرد بە پێکەنین وتی ماکوان جان تۆ نوری چاوی منی. وای کە خۆشحاڵم تەلەفۆنت کردووە. دوای قسە و باس و هەواڵ پرسین دایە دەست مێردەکەی ناوی کاک بەڕێز بوو، بەڵام بەڕاستی بەڕێز بوو. پەیماندرا کە یەکتر ببینین. دەوامی بەردەوامی ئەوان و سەرقاڵی من یەکترمان نەبینی. من گەڕامەوە بۆ نەرویج. ئێستا ئەوان لە کوردستانن. خۆشەویستان، لاڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداخی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.